ریش سپیەکان بۆ خاتری خوا بۆ خاتری خوا واللهی سوێن بە پەروەردگار بەیانان پیاو دێ بۆ مزگەوت تەریقە بێتەوە بەخوا ئەم ئومەتە سەر ناکەوێت کە نوێژی بەیانانمان ئاوا نەبێت عجائبم دێتە من 6 ساڵە تەقاعودی کردووە حکومەت نایەی بۆ مزگەوت بابە تۆ حکومەتیش پێویستی پێت نەما دەوەرە بۆ مزگەوت بۆ خاتری خوا واللهی لەبەر خوا پێت ئەڵێم واللهی لەبەر خوا پێت ئەڵێم واللهی کابرا ئاسایشە مفەوەزە بەیانان دێ بۆ نوێژ والله حکومت ڕێی لێ نەکردووە لە ئەسنای دەوامە پۆلیسەکان دێن کاتێکیش کە باسی حەقی بووە کە ئەڵێ کاکە گیان حکومت وای کردو ئەوەی کردو مخۆ من نوێژ ناکەم ئەو دا بڕەوە بە ملیۆنی با ئەو بە ملیۆنی با تو نوێژ ناکەی تۆ ئەگەر لە شوێنی ئەو بیڕەنگە وڵاتەکە بفرۆشی هەر نابی بەغڵەمە بۆیە موسڵمانان واللهی واللهی تەڵڵاهی بیلاهی واللهی ئەتان بینم سەرتان سپی بۆ هەنێکیش سەری ڕەشەکە یعنی لێمان تێک چۆ نازانی چێ گەورەی و چێ بچووکە بۆیە موسڵمانان سوێن بەخوای پەروەردگار ئەوانەتان کە تەمەنتان 6 ساڵە حکومەت تەقاعودی کردوون بگەڕێنەوە بۆ لای خوا واللهی تەوبەی تۆ دەورە بینێت واللهی کە تۆ دێی بۆ نوێژ واللهی کوڕەکە دوات دەکەوێت واللهی زەلامی وا هەیە کوڕەکەی 2 ساڵ تەمەنێتی دێ بۆ نوێژ کوڕەکەی لەگەڵ یا دێ سوجدە ئەبا واللهی بینیوە پەنجەی تەحیاتی ئاوالێکا پەنجەی ئاوالێکە لێ تۆ نەی بۆ مزگەوت مناڵەکەت نایە ئەنجا دوو ڕۆژترەوەی بەخێوم ناکا والله حەقی خۆیەتی بەخێوت نەکا چ بۆ ئەو مناڵە کردووە